من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خوشکوبرانی لە دڵاشیرین. سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار ئەم جارش بووینە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست بۆی بتوانین بەهۆی هاوکاری و کۆمەچی و دەستگیرەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست خزمەتی نەخۆشان و هەژاران بکەین بەبێ جیاوازی. ئەمڕۆ بەخشین لە شاری هەولێر یەکێک لە پرۆژەکانیدا دەیەوێت 100 نەخۆشی نەخۆشخانەی نانەکەری دڵخۆش بکات بە بڕی 10 میلیۆن دینار بۆ ئەوەی بەشێک لە ئازار و مەینەتی و ناخۆشەکانیان کەمکەینەوە. ئومێد دەکەین تۆزێک بە هاوکاریەکان ئێوە بتوانین دڵی ئەم 100 نەخۆشە خۆش بکەین. بسم الله الرحمن الرحیم. دەستخۆشی بەرنامەکەتانێ دەکەم، دەستخۆشی پەیام دەکەم، دەستخۆشی هەم کارمەندەکان دەکەم. وڵای من مارم لە پشت قوشتە پێیە. محەممەد ڕۆژگارەوە تەمەنی سارە 3 سارە دەست ئەو نەخۆشی دەنارێنم. بەخوای تەکسی دەگرم، پارێ قەر دەکەم، هیچ ژیانم نییە. لە خانێشیمە بەخوا ستەریکایەتەوە شەخرەیە ئاوا دێتە خوارێ، هیچی ژیانم نییە. دەچمە نانەکەلی ئەوان یا هاوکاریم دەکەن، خچە پارەکەم دەدەنێ وەچ گوری گەشت دەبمەوە. خوا ئاگای لێیە. نەخۆشی خوێن بەربوونی هەیە، هەفتەی دەبێت 2 دەرزی دەدەم، 1 شەمان و 4 شەمان. وەڵڵا ناتوانم لێدەم، ستا بەس کە دیتمە 5 شەمان. خوا ئاگای لێیە. نەیەک نەخۆشی ئەوەی هەیە درێژخایەن، نەخۆشی درێژخایانی هەیە. والله دام سعدنا رعتم والله بنم سباني موعدي دكتور ما دوش بيش داقريه دارم بتصم خوايا بس ما تشين داري هودا تشين داري كم خوايا قل هو الله احد تاكا تا چەند جێگای دڵخۆشێک ئەوە هەدیەکتان پێ لە ڕێ بەخشینەوە. والله ئەوەندە درم خۆشە، ئەوەندە درم خۆشە. ئەو شەلەخەنی خۆشە خەوم لێ نەکات تێدەم بۆ محەممەد ئەو تەقی دەبنەتی دەفامیدا ئای پاتی دەکە. والله نیتم لێ بکەڵم، داعای شتی دەکەن نیتم بەچ لێ بکەڵم. وڵا دەستخۆشیانێ دەکەم، دەستخۆشی هەموو ئیزا ئەوکان دەکەم، کارمەندەکانی پێیان دەکەم، چایان ماز دەکەم. خواگر و پاداشیان داتەوە لە دنیا و لە قیامەت. سپاسمان دەکەم کە دەستی هاوکاری یارمەتیتان بۆ درێژکردین بۆ نەخۆشی ژێر پەنجان. سپاسمان دەکەین کە دەستی یارمەتیتان بۆ درێژکردین. بەرین 12 دەرس کیمیای مێتیان بەراچووی نەخۆشخانەی نانەکەلیم کرد. بەری ئێستا لە خوای بە زیادی زۆر باشن، تەقریبەن لە مانچستەر عیلاجم وەڵا نێزەکەی سارێک دەبین، بەری سارێک دەبین شێو نەخۆشی بوومە. وڵا بەری تا چا دەبنەوە بەها دەرسیم دەست پشتی بەکاردێن و هەیەی ئەوەی نییە پارەشتی نییە عیلاج و پشتی بکاتن. زۆر سپاسیان دەکەین دەستی یارمەتیان بۆ درێژکردین. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خدای گەورە و میهرەبان پێشەشی دەستخۆشتان لێ دەکەم، خوا ئەدری چاکەتان داتەوە. بەڕاستی مەعاناتی ئەو نەخۆشیە بەڕاستی مەعاناتی زۆرە. دەوا لە هەموو بەرپرسەکی دەکەین، هەموو ئینسانەشی بە شەڕەف دەکەین کە بتوانن دەستی هاوکاری بۆ ئەو نەخۆشانە درێژکەن. لەبەرەوە ئێستا من 2 ساڵە
کوڕێکم ئەم نەخۆشیێتی بەڕاستی ئەوەی ئەو ئازارەی نەبێ نازانی دەردی ئەو ئازارە چۆرە خوا ئەدری چاکەی هەموو لایەک بداتەوە ئەگە بتوانن یارمەتی و هاوکاری دەست درێژکن بە هەموو نەوعەک بۆ ئەو نەخۆشانە بەڕاستی هەموو زۆرە ئاوکاریەک بۆ مەعاناتی ئەو منداڵانە هەتا لە ڕووی دەرونی شۆ هەتا قسەی خۆش هەتا معنەوی مادی بەڕاستی زۆر پێویستە بەس ئێمە ئازانین کە دایک و باوکی ئەو مناڵە ئازانین ئەو مناڵە چۆنە ئازاری مەعاناتی چەندە لە هەموو نەخۆشیەک بەقوترە و نەخۆشیە پێتر خوا شفاش لەکن خوایە من دەوا لە هەموو خێرخوازان دەکەم کە بتوانم دەستی هاوکاری بۆ خەستەخانەی نالەکەنی بۆ هیوا لەبەرەوەی نەخۆشیێکی زۆر کوشندەیە درێژ خاوێنە لە تەمەنێکی منداڵی 6 ساڵان و 7 ساڵان و 10 ساڵان و منداڵە کە چاوی کردەوە بۆ دنیا هەزار ئاواتی هەیە ئەگەر بێت و ئەوانە هاوکاری بکەن ئەو ئاواتانەی نەستا ژێرگەڵ بەڵام ئەگەر ڕووی هاوکاریان نەبێ بۆی هەیە نەتوانن لە ڕووی عیلاجەوە هەموو عیلاجێک بتوانن دابین بکەن پێشەشی بەناوی خوای گەورە میهرەبان ڕێز و سڵاوی دەوەستمان هاوکاری بەخشین هاوکاری خێرخوازی ئینشاءالله هەر ئەو هاوکاریە بەردەوام دەبی بۆ خێرخوازان بۆ فەقیران بۆ هەژاران ئەو نەخۆشە بەڕاستی نەخۆشیەشی زۆر درێژخایەنە من وەک بەخۆم بەسەرم هاتووە خێزانم تووشی ئەو نەخۆشەی بووە ئەوە 2 ساڵ دەچی بەز الحەمدولیلا لە خوای بەزیاد بی گەورە بەزیاد بی ئەو تقریبان لە مانجی سێوە ئەو لە زێنم هەوە 12 کۆرس دەرزی لێدا بەڕاستی ئەوانەی کەیەک بەخۆم هاوکاری باش بیان ئەوانەی نیتیان بۆ فەقیران بۆ هەژاران ئەو یارمەتیە دەستی خێرخواز ئەوانەی کە دەورەمەندن ئەوانەی کە خێرخوازن ئینشاءالله هەر دەستیان کراوە دەبێت بۆ ئەو بەرنامەیە ئینشاءالله زیاتر دەبێت ئینشاءالله زیاتر هاوکاری بەرنامەی خێرخوازی زیاتر دەبێتن ئینشاءالله ئەوانەی کە فەقیرن نیتیان یانێ ئەو هاوکاریە لەبای باش ینی هەندێک ئازار و کەم دەکاتەوە ینی پیاوەیە 2000 ئێستاکە لەوانەیە ئەو نەخۆشیش کەمتبی بەس ئەو 100,000 ئەو هاوکاریە بەخشنەشی زۆر باشە ینی لە خوای بەزاری دینی نەخۆشی پاش دەکات ینی هەیە مناڵە دەستی شتەشی بۆ دەکڕی کەیفی پێدێ هیوادارم ئەو بەخشینە بەردەوام بێت نەک ناو چەند ماگەک هەموو ماگەن ئەگە بتوانن ئەو هاوکاریە بەردەوام بی جێگای دەستخۆشیە ئینشاءالله خوای گەورە لە بەهەشتی فانوبەرین خێران داتەوە جەزایان داتەوە چێ لە دنیامە خێران بۆ چاکەوە دەکە بەس بەمەوە ناکرێت بەخشێت بەس ئینشاءالله دوعای خێران و دەکەین پێنج پەزەس لەگرت هەر بەردەوام بن زۆر سوپاسان دەکەم زۆر بە خێراتنی بەخشین دەکەین کە ئاوکاری فەقیر و ژارن دەکا لە ڕووی زۆر سوپاس. بەنای خۆی گەورە و میهرەبان ئەمڕۆ وەکو نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین لە پرۆژەیەکدا هەستاین بە
هەڵسەن بە ئەنجامدانی پرۆژەیەک بۆ خزمەتکردنی نەخۆشانی نەخۆشخانەی نانەکەری کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوونە دیارە ئێمە وەکو ئەم دەستگایە بەردەوام بیرمەلەوە کردوەوە کە چینی نەخۆش لە نەخۆشانی شێرپەنجە بێت هەر نەخۆشێکی وەکو هاوشێوەی وان وەکو غەسلی گوستیلە بێ ئێمە بەردەوام لە ڕێی پرۆژەکانمانەوە بە تایبەتیش لە مانجی ڕەمەزاندا کە لە هەندێک لە شارەکان ئێمە ئەم پرۆژانە ئەنجام دەدەین ئێمە ئەمڕۆکە لە نێو شاری هەولێردا ئەم پرۆژەیەمان ئەنجامدا کە هاوکاریکردن بوو بەسەر 100 لە نەخۆشخانەی نانەکەلی و هەروەها بڕی 10 ملیۆن دینارمان بۆ ئامادە کردوون کە ئەم نەخۆشان دەتوانین مەگەر باز لە ژیانیان بکەین کە زۆر پێویستیان بە هاوکاریە پێویستیان بە سەردانی نەخۆشخانەیە و هەروەها پێویستیان بە دەرزی کیمیاویە بەردەوام ئەبێ لە سەیدەلیەکان و لە خەستخانەکان و لەو نەخۆشخانانە بەردەوام دەگەڕێن و پێویستیان بە هاوکاریە کە هەفتانە و هەروەها مانگانە پێویستیان بەو عیلاجانە هەیە ئێمە ئەمڕۆکو نووسینگەی هەولێریش لەم پرۆژێکی ئاوادا هەستیان بە دابەشکردنی هاوکاری بەسەر 100 لەو نەخۆشانەدا. تا نەخۆش نەکەویت نازانی ناز و نیعمەتی لە شراغی چەندێک خۆشە کاتێکیش کە نەخۆش کەوتی بەتایبەت ئەم جۆرە نەخۆشانەی کە ئەمڕۆ لە کۆمەڵگەی ئێمە باو و ئەو نەخۆشانەی کەوا بەردەوام پێویستیان بە عیلاج و دا و دەرمان و دکتۆر هەیە ئەوسا ئەزانی تا چەند لە ژێر ئەرکێکی قورس دایت و تا چەند خانەوادەکە ئەرکیان قورس دەبێت بەڵام بەتایبەت بۆ ئەو کەسانێکەوە هەژار و نەدار و دەختێکی ئەو تۆیان نییەکەوە بتوانن بژێوی ژیانی خۆیان دابنکەن و چارەسەری نەخۆشەکەیان بکەن بۆی هەمیشە هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست بۆ ئێمە سەروەتێکی گەورەیە کە شار بە شار و دێ بەدەی ئەم کوردستانە دەگەڕێن لەکوێ هەژارێک نەخۆشێک هەبێت بەهۆی هاوکاری و کۆمەچی و دەستگورەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست تۆزێ لە ئازارەکەی کەم دەکەینەوە و دیارێکی پێبەخشین وەک بینیتان ئەمڕۆ لە شاری هەولێر توانیمان بەهۆی هاوکاری و دەستگورەکانی ئەوەی ئازیز و خۆشەویستەوە لەم هۆڵەدا 10 ملیۆن دینار دابەش بکەین بەسەر 100 نەخۆشی تۆش بوو بە شێرپەنجە ئومێد دەکەین ئەوەی ئازیز و خۆشەویست هیچ کات نەڵێن هاوکاریەکانمان کەمە یا خوشەرمی لێ بکەن هەموو ئەو هاوکاری و کۆمەچیانی ئێوەیە کە ئێمە ئەتوانین بەم شێوازە دڵی نەخۆشان و هەژارانی پێخۆش بکەین بۆی پێتان ئەڵێین ببەخشن تا بەخشین بەردەوام بێت بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێت بەخشین 0770 961 11 0770 961 35 0750 723 25 55 بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی بەخشین دیارە یەکێک لە پرۆژە خزمەتگوزاری و خێرخوازیەکانی بەرنامەی بەخشین ئەوەیە کە لە زۆربەی شار و شارژەکانی هەرێمی کوردستان خولی درومان دەکاتەوە بە تایبەتی بۆ ئەو ئافرەتانی کە سەرپەرشتی مناڵانی هەتیو دەکەن لە ماڵەوە مناڵی هەتیویان هەیە لە هەموو شار و شارژەکان چەند ساڵێکە بەرنامەی بەخشین ئەم پرۆژە تایبەتەی هەیە دیارە ئەمڕۆ لە شاری کەلار هاتووین یەکێک لەو پرۆژانە بەسەرکەینەوە کە 25 مەکینەی درومانیان کڕیوە بۆی کە 25 کەس کە سەرپەرشتی منداڵی هەتیوەکەن لە خولێکی چەند ڕۆژەدا فێری درومان دەکرێن و هەروەها دوایی لەلایەن خولی بەرنامەکەەوە مەکینەی درومانەکە پێشکەشی ئەو سبێ سەرپەرشتانە دەکرێت کە بژێوی ژیانیان لە داهاتوودا لەسەر مەکینانە دەبێت لەگەڵمان دەبێت.
ئێستا بە ناوی خی گەورە مهرەبان زۆر زۆر شتێکی زۆر جوان باش و دەستخۆشی لە باجی فاتم ئەەکەین تقریبان 12 تا 15 ڕۆژ هاوکاریمانی کردووە بۆ دوای ئەوەشە هەرچەند کە یعنی دایک هەتیوین توانای ئەوەماننەوە یعنی نوعێک مناڵەکانمان بۆینە دەرەوە لە لای خەیات بیدرێنێ بۆمان ئیسە لەخوا بە زیاد بێ ئەمەیانەدا پێمان ئەو مدەی 15 ڕۆژە بە هەر شوێنێ بێ فێر خۆمانمان کردە لێی دەستخۆشییان لێ ئەەکەین خی گەورە پاداش خێریانداتەوە لەخوا بە زیاد بێ ئیسە من حالیەن ئەتوانم کراس بۆ ماڵان بدرێنم ئەرە وەڵا لەخوا بە زیاد بێ دەستیان خۆش بێ وەڵی ئەگەی ئەمە وەکو مەغزەنێک و وەکو بینایە بکەنەوە بۆم ئافرەتانە کە لە هەتیویان هەیە مەکینەوە چتیان بۆ دابنن شتێکی زۆر باشە ئەوە بژێوی ماڵ خۆیان پێ دەکەن ئێمە دڵخۆشینەوە من توانای ئەوە منەوە مەکینێک بسێنم کە خەیاتی پێ بکەم ئیسە لەخوا بە زیاد بێ ئەویانەدا پێم وەکو هەدیەیەکی زۆر باشە بۆ ئێمە ئیسە خولی درومان بکەنەوە لە هەر شوێنێک بێ حەقا هەر بەردەوام بانگی دایک هەتیو بکەن لەبەرەوە دایک هەتیو زۆر پێویستی وم نەوە ئاچتانە سانێ ناوی خۆی گەورە و میهرەبان ئێمە زۆر مەمنونیانین بە تایبەتی کە بۆ دایکی هەتی و ئەیکەن چونکە ئێمە کەسێکین زۆر مەغدورین ئەگەر کەسێکی وەک ئێوە هاوکاریبان نەکا ئەگەر کەسێکی وەک ئێوە یارمەتیمان نەدا ناتوانین بۆ هیچ پێ بچین لەبەرەوەیەکی کۆمەڵێ مناڵمان هەیە ئیستا جلوبەرگی خۆمانەی بڕین خۆمانەی دوورین پێویست ناکە کە بچین وەبان 4 کۆڵانە بۆ لای خەیات پێویست ناکە کە یعنی لە دەمی مناڵەکانمان بیگرینەوە بیدێنە حەقی خەیاتیەکەمانە لەبەرەوەی زۆر سوودمان لێوەرگردووە زۆر مەمنونی ئەو کەسی شەین کە ئێمەی وەسەر کردو وڵای ئەتوانین کەسابەتیشی پێوە بکەین و ئەتوانین بۆ خۆمانیش بیکەین بۆ ئیسفادەی زیاتر بۆ مناڵەکانی خۆمان هەیە چونکە کەسابەتیشی پێوە بکەین هەر بۆ مناڵەکانی خۆمانە جلەکەش بدورین هەر بۆ مناڵەکانی خۆمانە وەڵاهی هیچ کەسێ نییە کە وەک دایکی هەتی و پێویستکە وەسەری کەیتۆ ئێمە یاخوا هەر نمونەتان زۆروێ یاخوا پرۆژەی وا هەر بوێ بە تایبەتی بۆ دایکی هەتی چونکە یەکێ من خۆم 5 مناڵی هەتیوم هەیە زۆر ئیسفادەم لێوەرگرتووە ئەمانیش هەر هەمان شت کشتیانە ناسم هەر وەک من دایکی هەتیوە ئیتر کە پێویستەکە بۆ دایکی هەتی و چتی زیاتر بکرێ نمونەی زیاتر بوێ لەبەر ئەوەی دایکی هەتی و زۆر پێویستی پێیەتی زۆر مەغدورە هەمانە زۆر گەنجە ناتوانێت بچێت ئیشێکی تر بکە ئەگەر ئەم لە ماڵەوێ پێویستەکە یعنی لە ماڵەکەی خۆتاوێ هەم بۆ خۆتیش ئیسفادەی هەیە هەم زیاتریش سترە بۆ خۆ بەناوی خی گەورە و مهرەبان زۆر 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 دەستخۆشیەکی بەناوی هەر هەمویانەکەم زۆر زۆر مەمنونی سپاسیان یاڕەبی خوایە نمونەیان زۆر بێ بەڕاستی خولیەکی باش بوو کە کردیانەوە بەڕاستی یعنی شتێکیان کردووە لە بیر و باوەڕی هیچ لەم ژنانە نەبوو کە ئێستا دانیشتە بووین دەستان خۆش بێ زۆر مەمنون سپاسانەکەین ئەوەیشی کە حەزی لە خولەکە بوو ڕاست خولتر هەبوو یاید کە ئەڕۆشتین بۆی مەکینەکان بۆ ئێمە نەئەگەڕایەوە ئەگەڕاینە بۆ ماڵ بیربانە چوویە وازمان لێهێنا بەس ئێستا کە مەکینە کێش بۆ خۆمانیانش دانین ئەوە زیاتر خوردەکە سوودمان لێ بینی و دەستخۆشیان لێکەین شەڵان نمونەیان زیاتریشە بێ سپاسی بەرنامەی بەخشینەکەین بۆ ئەم خەلە کردیەوە بۆ ئەم ئافرەتانە دایکانی هەتی بەڕاستی زۆر پێویستیان بە خەیاتی هەیە چونکە لەم زمانەدا جلوبەرگی خەیاتی هەمووی زۆر گرانە ناتوانن خەرجی خەیاتی کێشن بە مناڵەکانیان بەڵام زۆریان حەز ئەەکەن خەیاتی بزان خۆیان بەرگی خۆیان بدورن هەیانە حەز ئەەکەن یعنی هەر بەس جلی خۆی بدورێت پارەی خەیاتی نەدا هەیانە حەز ئەەکەن بۆ خەڵکی تر جلی خەڵکی تر بدورن و
بژێوی ژیانی خۆیان پێدابین بکەن. خی گەورە میهرەبان منەبوو سەرپەرشتیاری ئەم خولە بە خێراتنی بەنامەی بەخشینەکەم و هیوای بەردەوامی و کاری باشتر و چاکتریان بۆ خوازین خی گەورە پاداشتی خێر ئەمداتەوە هەڵبەت ئەم خولە ماوەی دە ڕۆژی خایان سپاس بەخواستا هەمویان بەکاری باش و جوان و نێوە هاتوونەتەوە و هیوامان وایە ئەم کۆمەڵ و هاوکاریەت تەنها سنووری گەرمیانی نەگرت بێتەوە بەڵکو ناوچەکانی تریش لێ سوودمەند بووبن و بەناوی هەموو ئەم خوشکانەی کە لێرە سپاسی بەنامی بەخشین و سپاسی هەموو کەسانەکەین کە دەستیان لەم خێرە گەورەیەدا هەبووە خی گەورە پاداشتی خێرام بداتەوە. وەڵا زۆریان هیچیان نەزانێ زۆر ناڕەحەت وەلایەن و مەکینەیشان هەر نییە ئەتر زۆر پێیان خۆش لە ڕاستیە فێری بڕین بوون لەخوا بەزیایە زۆر خۆشحاڵ بوون ئەتر هەوڵەدەن گوێرەی توانای خۆیان. وەڵا قاتی مناڵانە و مەکسی ژنانە جلی کوردی و ئەتوان قاتی کوڕانیش کوردی بدورن مەکینەکان باشن لەخوا بەزیان باشن لێ ڕازین هەمویان و هەم ئەتوانیسا خەریکن قات بۆ مناڵەکانیان دوورن مەکسی بۆ خۆیان نەدورن زۆر باشە زۆر پێ خۆشحاڵن زۆر سپاسدانەکەن. جلی کوردی زۆر جلی کوردی بعد نەوەزانی بیدوورین ئەمانۆر بۆ لای خەیات ئێستا لەم خولا فێری جلی کوردی بووینە بیدوورین ئیسفادەمان زۆر دێکردو ئەی مەکینە ئەتوانین بژێوی ژیانیشی پێدابێت تۆ جلی کوردی دووریەوە 15,000 ساکە تۆ لە ماڵەوە بیدووری ئەو پارەتە بۆ گەڕێتەوە و زۆر باشە لەم ڕۆژیشا کە تۆ زانی باری دارایی باش نی. یعنی کەلێنێ پڕەکاتۆ باشە کەلێنێ پڕەکاتۆ باشە دەستخۆشی لە دادفاتمەوە کەم ڕاستی دەڕۆژ ماندوو بوو لە تەکەڵ ئێمە زۆر بە ئارامی زۆر ژنێکی ئارام و زۆر ژنێکی ئێمە تێک فێر خەیاتیەکە کردووە شەکەت بووە لەگەڵمانە و دەستخۆشی لەو کەسانیشە کە مێرکینەکەیان هاوردووە و خی گەورە پاداشی خێریان بداتوە و بەنامەی کۆمەڵ خی گەورە پاداشی خێریان بداتوە و بەردەوامنی شەڵا لەسەر ئەم کارە خێریشە و ئافرەتانەی کە منداڵی هەتیویان هەیە و بێوە ژنن ئمڕۆ بەعاشێکی 150,000یان بوو خۆ دەزانی حکومەت دەستی گر بە منی وەنەی شەڕی داعشواوتی پارە نیە دەستی گرۆ ملیە 150,000 مناڵی هەتیوە ئەم ئیسا ئەم بەخشینە مەکینەی هاودە و خەڵک فێرەکە و مەکینەکە یاداتی بەڕاستی شێکی زۆر باشە داواکەم لە لایەنەکانی ترش ئاوە لە کەناڵی ئیسلامیەکانی ترش ئەوە یارمەتی بێوەژن و فەقیر و هەتی و بدەن. خی گەورە میهرەبان بەرنامەی بەخشین ساڵانە پلانی ئیشکردنی خۆی هەیە و ئەم بۆ 2018 پلانی هەبوو کەوا لە هەموو شار و شارۆچەکان یەکێک لەو پرۆژانەی کە هەیەی پلی درومان بێ بۆ سەرپەرشتانی وێباو. ئەم ساڵ ئێمەش ئەوە سپاس بۆخوا لە نووسنگەی گەرمیان ئەم خولەمان کردووەتەوە بۆ 25 سەرپەرشتیاری بێباو سپاسی ئەنجومەنی خوشکان بکەین کە ئەنجومەنی خوشکان هاوکارێکی باشمان بوون بۆ ئەوەی بتوانین ئەو ناوانە کامی زیاتر مستەحقە بەشدار بێتایە ئەو ئێمە درومانی زیاترمان پێشتر هەمان درومانیترمان کردوەوە هەوڵماندا ئەم جارە ئەو کەسانە دووبارە نەبنوتایە بۆیە لە تەنسیقێکی باشمان لەگەڵ ئەنجومەنی خوشکانە کرد لەگەڵ ئەو ناوانەی لای خۆمانە هەبوو توانیمان ئەم ساڵیش 25
ئافرەتی پێسەرپەرشت هەڵبژێرین بۆ ئەم خولە و لە مدەیە کار مامۆستامان بۆ گرتوون و سەرپەرشتیاریان هەبووە لە ڕێگەی خوشکان و سەرپەرشتیان کردوون سوپاسیانێن کە ئەوە ئەم ڕۆژ خولەکان بە پایان گەیشتووە و مەکینەکە دوای ئەم بەرنامەیە ئیشاڵا مەکینەکانیشیان بە هەدەیە پێ ئەدەین بۆ خۆیان بۆ ئەوەی بتوانن بژێوی ژیانی خۆیانن پێدابین بکەن. بەڵێ ئەوەنەی کە ئێمە بینیومان لێرە و پرسیاریشمان لێ کردوون باش فێربوون هەیەیان بۆ لێرە هەر نەیتوانیوە مەقەسەکەش بە تەواوەتی بگرێ بۆ بڕین بەڵام ئێستا سوپاس بۆخوا لێرە بینیمان بە چاوی خۆمان کە شتیان بڕیوە و ئێستاش ئەوە خەریکی درومان و خەریکی ڕانی عزیزی بەخشین دیارە وەک دەبینن ئێستا 25 خانم 25 سەرپەرشتیاری منداڵی بێباوک لە دوای کۆتایی هاتنی خولی درومان ئێستا بە پیشەیەکەوە دەگەڕێنەوە ماڵیان و لە بەهۆی هاوکاری و خەیری خێرخوازانەوە ئێستا بە میشینەیەکی درومان و بە پیشەیەکەوە دەستنەوە ماڵەکانیان وەک خۆیان ئاماژەیان پێکرد نەک تەنها سوودی بۆ خۆیان هەیە و جلوبەرگ بۆ خۆیان و منداڵەکانیان دەدورن هەندێکیان دەتوانن بەهۆی ئەوەی کە لە خولەکەیان فێر بوون بتوانن لە ماڵەکانیان تەنانەت ئەو مەکینێ ببێتە هۆکارێک بۆی کە بژێوی ژیانی خۆیان پێ پیا بکەن یا بەشێک لە فەراغی نەبوونی خۆیانی پێبڕ بکەنەوە دیارە تاو کاتی خێرخوازان چاویان لەسەر پرۆژەکانی بەخشین بێت و دەستی هاوکاریان بۆ بەڕێوەچوونی پرۆژەکانی بەخشین بەردەوام بێت بەخشینیش لە شار و شارچەکانی هەرێمی کوردستانەوە بەردەوامە چاو کاتەی ئێوە ببەخشن دەستی بەخشینیش بۆ هەرچی فەقیر و هەژار و کەم دەرامەتی ئەم هەرێمە هەیە دەستی واڵا ببەخشن تاکو و بەخشین بەردەوام بێت. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێت. بەخشین 1970 961 13 1970 961 35 1950 723 25 55 کاتێکگەڵێن بەخشین واتە ئێوەی خێرخواز و بەخشندا هەمیشە بە هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانتان دڵی خەڵکانێک خۆش دەکەن لەسەر جەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. بەخشین ماوەی چەند مانگێکە بەهۆی بەناوی قەیرانی داراییەوە زۆرێک لە خوێندنگا و قوتابخانەکان پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە و تەنانەت لە سەرماوگەرما پارێزراونین بۆی لە ڕێگەی بەڕێوەبەرەتەکانەوە ئاراستەی بەخشین دەکرێت بۆ ئەوەی بتوانین بەشێک لەو هەموو گیرگرفتەی کە هەیە نەبوویان چارەسەر بکەین. ئەمڕۆ لە شارۆچکەی تەکیا لە ئامادەی پێشکەوتن و سەرکەوتن کۆمەڵێک گۆڕانکاریمان لەم خوێندنگایە کردووە. بابزانین هاوکاری و کۆمەچەکانی ئێوە تا چەند دڵی خوێندکاران و مامۆستایانی خۆش کردو و تا چەند گۆڕانکاری لە ئامادەیەکان کراوە. چەند ساتێک لەگەڵمانە بوو. بەڕاستی دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشینەکەم کە توانیان ئەم ساڵ وەکو سبووخکردنەوەی مەکتەبەکە کە بەڕاستی مەکتەبەکەمان زۆر پیس ببوو بەهۆی نووسینەوە
بەڵام بەهۆی سبوخکردنەوە سا دیمەنێکی جوانی بەخشیوە و دەستخۆشیان لەکەم بۆ دابینکردنی زۆپە چونکە ساڵانی پێشوو کێشەی زۆپامان هەبوو چونکە زۆپاکان بەردەوام غازانەکەیان ئیشیان ناکرد بەڵام ساڵ دەستخۆشیان لەکەم بەهۆی دابینکردنی ئەو زۆپایانەوە و دابینکردنی تەختە بۆ قوتابیان تا لەسەری دابنیشن دەستخۆشیان لەکەم ئینشاڵڵا بتوانن بەردەوام بن و بە هیوای کاری باشترن بڵی سەرەتای داوام کە ئەتبینی تر تااقتر نەبوو ئەم کۆمەڵە نووسین کراوە لەسەر ئەو دیوارانە هەم مێشکی تەلەبە هەم مێشکی مامۆستاش مەشغوڵەکە بەڵام ئێستەر کە بین دوای ئۆتڵەکە هاتینەوە سبوخ کرابوو ئیتر هەر خۆت حەزەکەی دەرس شەرحکەی لە پۆلەکەیە شتێکی جوانەوە تەلەبەکانش پێویستیان پێێتی بەو شێوێ هیوادارم ئەو کەسانی کە دەتوانایانە هەیە بتوان هاوکاری بکەن چونکە نەکەر ئێرە هەموو مەکتەبەکان کۆن بوونە و پێویستیان پێێتی بۆی نۆژەم بکرێتەوە چونکە ساڵانە کۆمەڵک قوتابی پێ ئەگەیەنرێ کە پێویستن بۆ وڵاتی ئێمە بەنای خۆی بەخشندنیان زۆر دەستخۆشی لە دەستگای خێرخواسی بەخشینەکەم کە هەستان بە نوێژەنکردنەوەی قوتابخانەی پێشکەوتن بەڕاستی دیارە بۆی کۆمەڵی نووسین و نەبوونی کۆمەڵی پێداویستی لە خوێندنگا ڕۆژانە تووشی کێشا بوون یاخۆت سیمایەکی جوان بە خوێندنگاکەمانەوە نەبوو چونکە خوێندنگا هەموو کاتێک شوێنی زانست و فێربوونە پێویستە جوانترین سیمای هەبێت بەڵام کاتێک گەستان بۆمانیان نوێژەن کردەوە سیمایەکی زۆر جوانتریان پێبەخشی وای کرد لە ئێمە کە بۆ ڕوحێتەوە ئێمەش بەردەوام بین بخوێنین هەمیشە سیمای جوان و خوێندنگەی جوان لە مێشکمانە بێت بۆی بتوانین هەموو کاتێک کاری جوان بکەین کە کەسانێک زۆر هەن دایم لە خزمەتی خوێندنگەی ئێمەکەوە ئێمە خوێندین تیاکەن و بە ئێمەوە هیلاکن و ماندووە بن زۆر دەستخۆشیان یەکەم بەڕاستی کارێکی زۆر جوانیان کرد هەمیشە هیوای سەرکەوتنیان بۆ خۆم هیوای بەردەوامبوونی ئەم جۆرەکانە ناکەم چونکە بەڕاستی هەندێک کەسان هەن کە ناتوانن ئەم جۆرە کارانەکەن کەسانێکی تر کاتوانن بیکەن جێگەی ڕێز و شانازیە بۆ ئێمە کەتوانین لەناو خۆمان هەموو کاتی هاوکاری یەکتر بکەین و قوتابخانەکان بەم شێوەیە جوانکەین بۆی هەموو کاتێک کوردستان جوان بێت و خوێندنگاکانی ژەر بە جوانی بمێنەوە سەرەتا بەخێرهاتنی ئەم پیا بەڵێزاناکەین بەخێر بێ گەورەمانە کرد ئێمە وەکو قوتابخانەی پێشکەوتن پێخۆشحاڵین کە دەستگای خێرخوازی بەخشین هاوکاریکی زۆری ناحەیەکەمان و مەکتەبەکەمانی کردووە بەدابێکردنی زۆپا و نیوەکردنەوەی تەواوی مەکتەبەکە بە سوڵبووکردن پێخۆشحاڵین بەڕاستی سیمایەکی تری بەخشیوە بە مەکتەبەکەمان تااقەت و هێزی زیاتی پێ بەخشین کە زیاتر حەزمان لە مەکتەبێ و دینە پۆلەوە بەڕاستی سیمایەکی تری هەیە کاتێک لە پۆلا دانیشین بێتاقەت نابین و پێشتر نووسینێکی زۆر لەسەر دیوارەکان بوو هەروەها لەوەی کەمی زۆپا و سووتانی پلیتە و نەوتکەمی کێشەمانە بوو ئەوانەمانە گشتی بۆ دامی کراوە لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە سەرەتا بەناوی خۆی بەخشندە و میهرەبان زۆر سپاسی دەستگای بەخشینەکەم بەناوی خۆم و هەموو خوێندکارانی قوتابخانەی پێشکەوتنەوە لە شارۆچکەی تەکێ بەڕاستی زۆر سپاسیانەکەم کە هەستان بە نوێژانکردنەوەی قوتابخانەکەمان و بەدابینکردنی پێداویستەکان بۆ قوتابخانەکەمان هەرچی سۆپا و ڕەحلە بێ بۆ خوێندنگاکە کە بەڕاستی لە وەرزی زستانە زیاتر پێویستمان بە سۆپە بوو بۆ هەموو پۆلەکان و ڕەحلەکانیش کە کەمی ڕەحلەمان هەبوو یاخود بەشکاوی لە ڕاستیدا لە ئێستادا بەهۆی باری ئابووری یاخود بەهۆی باری دارایی وڵاتەکەمانەوە لەوانەیە حکومەت نەتوانێت بە شێوەیەکی گشتی هەموو پێداویستەکان بۆ خوێندنگا بێ یاخود بۆ هەر دەستگایەکی تر بێت دابینی بکات زۆر سپاسی دەستگای بەخشین ئەکەین و هەموو ئەو کەسانی کە خێرخوازی تێ ئەکەن و یارمەتی ئەم دەستگای ئەدەن کە یارمەتی قوتابخانە و هەروەها یارمەتی هەر دەستگایەکی تر ئەدەن هیوادارم هەر بەردەوام بن و زۆر سپاس و دەستان خۆش بێت سەرەتا دەستخۆشی ئەم کەناڵە جوان و بەڕێزتان لێکم بەخێر بن بۆ خوێندنگاکەمان کەوا خوێندنگەی ئامادەی پێشکەوتن و سەرکەوتنی تێدایە و هەستاون بە پەیداکردنی چەنەهاشت بۆ خوێندنگاکەمان و ڕازاندنەوەی قوتابخانەکەمان بە چەنەهاشەوە و پێشتر
قوتابخانەکەمان چەند ساڵە وەک دیارە قوتابخانەیەکی هەمیشەیی و کراوە بۆ خوێندنگاکەمان بۆ خوێندکار عەزیزەکانمان دەمێکە ئەم خوێندنگەیە هەیە لە کۆنەوە تا ئێستاش نوێژە نەکراوەتەوە لە ڕێگای بەرنامەی بەخشینەوە توانیان ئەم کارە پیرۆز و جوانە بکەن بۆ قوتابخانەکەمان و بۆ خوێندنگەکەمان و بۆ مەکتەبەکەمان و بۆ خوێندکارە خۆشویستەکانمان هەستان بە نوێژەنکردنەوەی قوتابخانە و پەیداکردنی بۆ کورسی بۆ قوتابخانەکەمان و هەروەها سۆبا و دابینکردنی سۆبا و کورسی بۆ خوێندنگاکەمان دەستخۆشییان لێ ئەکەین دەستخۆشی بەرنامەی ستافی بەخشین لە هەموو بەڕێزان ئەکەین و دەستخۆشی لەوانە ئەکەین کەوا توانیان ئەم کارە پیرۆزە بکەن. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا ئێمەوەکو مامۆستایان و خوێندکارانی ئامادەیی پێشکەوتنی زانستی زۆر بەگەرمی بە خێراتنی بەڕێستانەکەین بە خێربێن سەرچاو. دیارە ئەو ئیش و کار و شتانەی کە بۆ ئێمەتان کردو لێرە بەڕاستی جێگەی دەستخۆشیە دەستان خۆش بێ. دوعای خێرمان هەیە بۆ بەڕێستان و دوعای خێرمان هەیە بۆ هەموو ئەو کەسانی کە بەشدار بوونە لە شێوازێک لەو شێوازانەی کە کارەکەی پێکراوە. بەڕاستی جێگەی دەستخۆشیە. خوای گەورە فەرمی وما تقدموا لأنفسكم من خير تجدوه عند الله هو خيرا وأعظم أجرا. هەر شتێک ئینسان کە بیکە لە پێش دەستی خۆیان بینێرە بەخێر لای خوای گەورەی ئیشەڵا و پاداشەکەی دەستەکەوێتەوە. و دوای خێرم هەیە بۆ کەسانەی کە هەستاون بە دابینکردنی ئەو پارۆشتەی کە تێی چووە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ نعم المال الصالح للرجل الصالح. بەڕاستی پارەی باش بۆ چێ باشە؟ بۆ ئەو خێرخوازی کە بتوانێ ئیشی خێری پێ بکە. و من بە قەناعەتی خۆم لە دوای ئەو شتانەی کە خوای گەورە فەرزی کردووە لە سەرمان گەورەترین شتەیە کە ئینسان بیکە هاوکاری و یارمەتیدانی خەڵکە. وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکی ترا فەرمێ والله في عون العبد ما دام العبد في عون أخيه. ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە جێگەی دەستخۆشیە بەخێر بن سەرچاو. جاران ئەم قەت دیوارانە بۆ نمونە کەشتی دەنووسراوە من هەموو جارە بە قوتابیەکان مەود زۆر جارەشم خوێنیتەوە ئەمە چییە نووسیوتانە بەڕاستی جێوێکی یعنی ناخۆشە ژوورەکە پیس بووە یعنی شەوق و زەوقی ئێمەش بۆ خوێندن و بۆ وانوتنەوە کوڵەیە چۆن دیوارەکە تێک چوە تێک بۆ پیس بۆ بەڕاستی شەوق و زەوقی ئێمە ژوای لێ دیە. لەبەرەوە داواتان لێکن هەر دوای ئەوەی کە بەڕێستان ئەمەتان کرد دەستان خۆش بێ پێ وتن ڕەحمەتتان لێ بێ ئەمە بە موڵکی گشتی بزانن بە موڵکی خۆتانی بزانن کەس وەکو نەک خۆی خوا نەخوازە شتی لەسەر بنووسێ و ئەوە خەڵکی تریشمان بۆ هان بدەن کە ئینشاڵڵا شتی لەسەر نەنووسن یعنی بە موڵکی خۆتی بزانە. ئەگەر ئەمڕۆ خۆ لێرەیت و سبەینێ ئەڕۆی دوو سبەی براکەت دێ خوشکەکەت دێ کەسەکەت دێ ئامۆزاکەت دێ دەستخۆشتان لێکە. دیارە من بە خێراتنی تەلەڤیزیۆنە بەڕێزەکەتان دەکەم و سوپاس و دەستخۆشی تایبەتم هەیە بۆ دەستگای خێرخوازی بەخشین کە بەڕاستی لەم قەیران و لەم ساڵی خوێندنە هاوکارێکی باشی ئێمە بوون و بوون بە هۆکاری ئەوەی بەشێکی زۆر لە پێداویستی و کەموکورتی خوێندنگەکانی ئێمە پڕکەنەوە. دیارە پێداویستی و کەموکورتی خوێندنگەکەی ئێمە پەیوەستە بە خوێندکارانمانەوە چونکە ڕەنگە ئەم پێداویستیانە بوو بێ بەهۆی ئەوەی ئاست و زانستی خوێندکاران دابەزێ. بەڵام خۆشبەختانە دەستگای خێرخوازی بەخشین بەشێکی زۆر لەو پێداویستیانەی بۆ ئێمە پڕ کردەوە هەم لە دابینکردنی کورسی هەم لە هۆکارەکانی گەرمکردنەوە کە ئەمانە پێداویستی ڕۆژانە و خوێندکار ڕۆژانە پێویستی بە ئەمانە هەیە. دەستگای خێرخوازی بەخشین بۆ ئەم ساڵی خوێندنی ئێمە 110 کورسی بۆ دابین کردوین کە ئەگەر ئەم 110 کورسیە نەبووایە ڕەنگە بەشێک لە خوێندکاران لە پۆلەکانە بە پێوە بوەستانایە و سۆبەیان بۆ دابین کردوین کە ئەمیش بۆ سەرما و سۆڵەی ئەم زستانە سوودێکی باشمان لێ وەرگرتووە کە پێشتر خوێندکاران لە پۆلەکانە سۆبەیان نەبوو. دەستگای خێرخوازی بەخشین کاملی خوێندنگەکەیان بۆ سبۆخ کردوینەتەوە و سیمایەکی جوانیان بە خوێندنگەکە بەخشیوە
و هەروەها سیستمی کامێریان بۆ دابین کردوین کە ئێمە سوودێکی باشی لێوەر ئەگرین و ئەتوانین چاودێریەکی باشی ناو خوێندنگەکە بکەین و بتوانین خوێندکاران بە باشی پەروەردە بکەین و چاودێری هەڵسوکەوتیان بکەین و ڕێنماییان بکەین کە بۆ ئەوەی دوور بن لە هەر هەڵەیەک کە تووشیان ئەبێیان ڕوبەڕوویان ئەبێتەوە. هیوادارم ئەم جۆرە کار و پرۆژانە بەردەوام بێەوە دەستگا و کۆمپانیەکانی کەش چاویان لێ بکەن ئاور لە خوێندنگەکان بدەنەوە بە حکمی ئەوەی پەیوەستە بە ژیانی خەڵکەوە پەیوەستە بە ژیانی قوتابیانەوە کە داهاتووی ئەم نەتەوەیەی ئەکەوێتە ئەستۆ. هیوادارین هاوشێوەی دەستگای خێرخوازی بەخشین ئاور لەو جێگانە بدرێتەوە کە پێویستیان پێیەتی ئاور لەو خەڵکە کەم دەرامەتە بدرێتەوە کە ئەمڕۆ پێویستیان بە هاوکاری ئەو خەڵکانە هەیە کە دەستڕۆیشتون. دەستگای خێرخوازی بەخشین یەکێکە لەو ڕێکخراوانەی کە درێغی نەکردووە هەم لە هاوکاریکردنی خەڵکانی کەم دەرامەت و منداڵانی بێباوک و خەڵکانێک کە پێویستی بەوان بوو بێ و لەو جێگەیەشەوە هەستاون چەند خوێندنگەیەکیان نۆژەن کردوێتەوە خوێندنگەکەی ئێمەش یەکێک لەو خوێندنگانە بووە ئێمە دەستخۆشی تایبەتمان بۆیان هەیە و سوپاسیانەکەین دیارە ئەو ئەرکەی ئەوان لە ئەستۆیان گرتووە لە ڕاستیدا ئەرچی ئەوان نییە بەڵام کارێک ئەکەن کە دڵی سەدان گەنج و سەدان خوێندکار و مامۆستا خۆش ئەکەن ئەمە هۆکارێکە بێ بۆ ئەوەی کە ئەم گەنجانش لە دوای ئەوان ڕەنگە پەیڕەوی ئەو یاسا و ڕێسایە بکەن کە ئەمانی لەسەر دروست بوون یان ئەمانی بۆ دروست بوون. هیوادارین ئەم جۆرە لە هاوکاریە ببێ بە کولتور لە نێو کۆمەلگاکەی ئێمە یا ڕێکخرا و کۆمپانیا و خەڵکە دەستڕۆیشتووەکان بەم ئەرکانە هەڵسن چونکە ئەمڕۆ کۆمەلگەکەی ئێمە پێویستی بە ڕێکخراوی لەم شێوازەیە پێویستی بە خەڵکانێکە کە ئاوڕی لێ بداتەوە پێویستی بە خەڵکانێکە کە ئەو پێداویستی و کەم کورتیانەی حکوومەت بۆی پڕناکاتەوە ڕێکخراوە خێرخوازی و دەستگاکانی بەخشین پڕی بکەنەوە. بسم الله الرحمن الرحیم. دیارە مەسپاسی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین کە لە پرۆژە و چالاکیی تردا شارۆچکەیتێکی بەسەر کردەوە. ئەم جارش پرۆژەی ئەمجاریان یاخود چالاکی ئەمجاران بریتی بوو لە هاوکاریکردنی ئامادەی سەرکەوتن و پێشکەوتن. دیارە مەسەلەی ئامادەی سەرکەوتن و پێشکەوتن یەکێکن لەو ئامادەیانی کە لە شارۆچکەمانە دەمێکە هەیە لە ساڵی هەشتاکانەوە ئامادەی سەرکەوتن هەیە و ئامادەی پێشکەوتن. لەم خوێندنگایەدا نزیکەی 800 تا 850 خوێندکار دەخوێنێت. دیارە دوایەوەیکەوە بەڕێوەبەری هەردوو خوێندنگاکە داوای لە نووسنگەی بەخشین کرد کە هاوکاریان بکات چکە کۆمەڵی پێداویستی زۆر زەرویان هەبوو بۆیان دابین بکرێت. دیارە مەش دوای لیژنەی باڵام ئاگادار کردەوە کە خوێندنگای ئامادەی سەرکەوتن پێشکەوتن کۆمەڵی پێداویستیان هەیە بۆیان دابین کرێت. ئەوانیش بە خۆشحاڵیەوە پێشوازیان لە داواکارەکەی ئەمە کرد بڕیارەندا و پێداویستیانی کە هەیە بۆیان دابین کرێت. یەکێ لەو پێداویستیانە دیارە مەکتەبە بە حکومەوەی دەمێکەیە دروست کراوە بۆ یاخەکەی زۆر پیس بوو نووسینی نەشاوی زۆر لەسەر بوو ڕسم و وێنەی زۆر لەسەر بوو یاخود پۆلەکان هەر پۆلە و ڕەنگێکی بۆ یاخ کرابوو هەیە بوو سوور بوو هەبوو قاوایی بوو هەبوو زەر واتە هەموو پۆلێک ڕێنێکی جیاوازێ بوو تەلبە خۆی سوبوخی کرد بۆیەوە شتێکی ناشرین بوو. دیارێمەش هەستین بە بۆیاکردنەوەی هەموو خوێندنگاکە کە 18 پۆلە لەگەڵ دوو قاتە هەمووی بە کامل بۆیاخ کراوەتەوە. یەکێتر لەو پێداویستانی کەوام خوێندنگای پێویستی بوو بریتی بوو لە کورسی دەستگای بەخشین توانیتان 110 کورسی دابین کەن چکە هەندێک لە قوتابیەکانمان نانەتوانی کورسیانە بوو لەسەری دابنیشن بۆیە زۆر زەرەوە بۆ خوێندنگاکەمانەوەی سوپاسیان دەکەنکەوە 110 کورسیان دابین کرد. یەکێتر لەو پێداویستانی کە زۆر زەرەوە بە تایبەتی لە وەرزستاندا نەبوونی سۆبا بوو. ئەو سۆبانەی کە هەبووی زۆر کۆن بوو هەمووی لە کار کەوتبوو ئیشی ناکرد سوپاسیان دەگەین کە توانیتان 20 سۆبە دابینکەن بۆ خوێندنگاکەمان. یەکێتر لەو پێداویستیانە بریتی بوو لە دروستکردنی دوو دیوار کەوا زۆر پێویست بوو خوێندنگاکەمان بریتی بوو لە جاکردنەوەی بەشی کچان و کوڕان مەسلەی سەرئاوەکان سوپاسیان دەکەن کە ئەو دیوارەشان دروست کرد. یەکێتر لە پێداویستیەکان بریتی بوو لە دروستکردنی دەرەجێک بوو دەرەجەکە دروست کرابوو بەڵام بۆ لە بەغ نەکرابوو دەستگای بەخشین بۆیان کرد. من لێرە حەزەکەم ئاماژە بە شتێک دەم دیارە ئامادەی پێشکەوتن سەرکەوتن یەکێت لەو ئامادەیانی کە ساڵانە چەندین خوێندکار لێوی دەردەچێت تۆ قانون و هەندەسا پلی بەرز بەدەست دێنن بۆ ئێمە ئەم خوێندنگایە چەنە خزمەتی بکەین چەنی هاوکاری کوێنیشتان کە مەچکە بەڕاستی شارۆچکەیەکە شارۆچکایەکی هەژار نشین ئەو خوێندکارانێک کە لەم دوو قوتابخانەدا خوێن خەڵکی هەژارن پێویستیان بەوێ هاوکاری بکرێت. دیارە ئەو پرۆژەیەکەوە ئەمجارە بەخشین کە خوێندنگەکان بەسەر دەکاتەوە بۆ خەڵکی هەژارەواتە ئەو کار و چالاکیە کە کردوانە
کۆتا جار خەڵکی هەژار و نەدار خوێندکار لێ سودمەند دەبێت بۆیە سوپاسیان دەکەین بەڕاستی پرۆژێکی جوان بوو لە خوێندنگاکەمانە کردیانەوە بۆی من بە ناوی ئامادەی سەرکەوتن و پێشکەوتنەوە دەستخۆشیان لێکم زۆر سوپاسیان دەکەم و سوپاسی ئەم دوو خوێندگەیانش دەگەینکەوە بەدەممانەوە هاتنکەوە بۆی هاوکاریەکە بە شێوکی باش لە خوێندنگایە دابینکرێت بەسام. ئەمڕۆژ لە شارۆچکەی تەکیە هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست بۆ فریاڕاست بۆ ئامادەی سەرکەوتن و پێشکەوتن لەم شارۆچکەیەدا. کاتێک تۆی خێرخواز و تۆی بەخشندا پڕ بەدڵەیەکی سافەوە هاوکاری و کۆمەچەکان ئەگەیەنتە لیژنەکانی بەخشین لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان، بەخشینیش بەبێ جیاوازی لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هەر جارە بە پرۆژەیەک هەر جارە و خزمەتی چین و توێژێک دەکات بەبێ جیاوازی. وەک بینیتان هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست ئەم ئامادەی نۆژەن کردەوە و کۆمەڵێک ناڕەحەتی و ناخۆشی لە کۆڵ قوتابیان و مامۆستایان کردەوە. بۆیە هەمیشە کاتێک ئەبەخشن بیری ئەوەتان بێ کچ و کوڕەکانتان کاتێک لە قوتابخانە و خوێندنگاکان ئەخوێنن پێویستیان بەوەیە کەشێکی ئارام و جەوێکی هێمن و تەنانەت لە سەرما و گەرما پارێزراو بن. بۆیە کاتێک تۆی خێرخواز هاوکاری دەستگای بەخشین دەکەیت بەخشینیش جگە منداڵانی بێباوک و هەژار و نەخۆشەکان دەستی ئاوادانی گەیاندووەتە خوێندنگا و قوتابخانەکان بەبێ جیاوازی لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. بۆی پێتان ئەڵێین بە ئێوە دڵمان خۆشە سەربەرزین کاتێ داوای هاوکاری و کۆمەچیتان لێەکەین بەم شێوازە بەدەم داواکاری و هاوکاریەکانی بەخشینەوە دێن بەخشینیش بەم شێوازە قوتابخانە و خوێندنگاکان تازە ئەکاتەوە و هەژاران و نەداران و منداڵانی بێباوکانیش دڵخۆش دەکات. تا پرۆژەیەکتر پێتان شاد دەبینەوە بەخوای گەورەتان ئەسپێرین هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ.